الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على حبيبي وقرة عين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم. آمين. دايكاني بريز خوشكاني عزيز، السلام عليكم ورحمة الله وبركاته. لخواي پروردگار داواکارم که خواي پروردگار عاقبت خير مان بکا و خواي پروردگار سربرز و سرفرازی دنیا و قیامت مان بکاتن و خواي پروردگار بگورهی و عظمتی خوی به ایمانداری بمان جینه، به ایمانداری بمان مرینه، به ایمانداری زندی مان کاتوا و موفق مان بکا، هدایت مان بدا بو اوی که بتوانین لدوای خومان جیلێکی مسلمان، جیلێکی دەست بە دەست و نوێژ، جیلێکی بۆ خوا سوڵحاو لەدوای خۆمان بەجێ بێڵین و بۆ ئەوەی کە ئەو جیلە ببێتە سەدەقەیەکی نەبڕاوە بۆمان. خوشکە بەڕێزەکانی خۆم، دایکانی ئازیز، زۆر جار لە مامۆستایانی بەڕێز ویست بووین ئێمە و ئێوەی بەڕێز و خۆشەویستیش کە ئامۆژگاریان کردووین، نسحەتیان کردووین، پێیان گوتووین کە لە دوای مردنی خۆمان کۆمەڵە شتێک لە دوای مرۆڤەکان جێ دەمێنن کە دەبنە سەدەقە و خێرێکی نەبڕاو و تا ڕۆژی دوایی بەرهەمی خێر و چاکە بۆ خاوەنەکەی دەنێرن، بۆ مردوەکەی دەنێرن. یەک لەوانە کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام وەلەدٌ صالح منداڵە، چێ کوڕ بێت چ کچ. ئینسان کە وەفات دەکات لە دوای مردنیدا دەفەرمێ یەکێک لەوانە منداڵێکی موسڵمان، منداڵێکی بۆ خوا سوڵحاو لە دوای بەجێ بمێ دوعای بۆ بکاتن، ئەو ئینسانە باوک بێیان دایک بێ گۆڕەکەیدا ڕاکشاوە، بەڵام ڕۆژانە خێر و حەسەناتی بۆ دەنووسرێتن تا زوەکانی قڕز دەبێتن، پایی بەرز دەبێتەوە لە بەهەشتی پان و بەرین. خوازیارم کە ئەمە یەکێک بین لەوانە بە حەول و قووەتی خوا، ئەوەی کە لەو هۆڵە دانیشتون یەکێک بن لەوانە بۆی کە بتوانین بەو ژیانە کەمەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی داوین چاکترین و باشترین پلە و پایە بەدەست بێنین لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. خوشکە بەڕێزەکانی خۆم، لە وتاری ئەمڕۆماندا، لە کۆڕی ئەمڕۆماندا کە بۆ ئێوەی زێدە خۆشەویست ئامادەمان کردووە، ئەو خوشکە بەڕێزانە دیارە ئەو بابەتیان هەڵبژاردووە بنەماکانی پەروەردەی خێزانی مسلمان. طبعا ئەو کۆڕە ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی خوا پاداشتیان داتەوە کە بوو نەمایەی گرێدانی، ئیشاڵڵا دەچێتە تەرازوی حەسەناتیان و خوازیارم کە بەردەوام بن لە زم و جۆل و چالاکیان بۆی کە شان بەشانی براکانی خۆیان ئەمر بە چاکە بکەن، نەهی لە خەرابە بکەن و ببنە پێشەنگ بۆ سەرجەم دایکان و خوشکانی دەڤەرەکەیان ئینشاء الله تعالی. ئەو بابەتە بابەتێکی هەستیارە کە هەڵیان بژار بە ناو نیشانەی پەروەردەی خێزانی موسڵمان. پەروەردەی خێزانی موسڵمان. خوشکە بەڕێزەکانی خۆم، هەر ئەگەنجی ئەو ناو نیشانە بدەین، بەڕاستی ناونیشانێکی زۆر هەستیارە، ناونیشانێکە کە بە محازەڕەیەک و بە دەرسێک ناتوانین حەقی خۆی پێ بدەین، بەڵام بە حەول و ئەمڕۆ ئاوات لە خزمەتی بوەستی
هەندێک خاڵی دەستنیشان بکەین و پەنجەی لەسەردا بنین بۆی بتوانین چۆن ئەو منداڵانەی کە جگەرگۆشەی ئێمەن خۆشەویستی ئێمەن دایک و باوکانن دوعای خزم و کەسانن و شەونخوونی دایک و باوکانن چۆن پەروەردە بکرێن. و خۆشەویستانی خۆم مناڵەکانمان ئەمانەتی ئێمن و مناڵەکانمان گەورەترین ئەمانەتن کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە خستۆی تێ ئەستۆی دایک و باوکان ئەو ئەمانەتە و ئەو ئەمانەتانش بە هیچ شێوەیەک خوای پەروەردگار تەبارەک و تەعالە قبول ناکاتن کە خیانەتی لێ بکرێتن و دەبێ زۆر بە وردەکاریەوە معاملە و هەڵسوکەوت لەگەڵ ئەو ئەمانەتەدا بکرێتن. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسیارن، هەمووشتان لێتان دەپرسرێتەوە لەو بەرپرسیاریەتەی کە لە بەردەستاندا بووە. جا دەفەرمێ هەر یەکەو لە شوێنی خۆی بەرپرسیارە، دایک لە ماڵەوە بەرپرسیارە لە پەروەردەی منداڵەکانی خۆی، باوک بەرپرسیارە لە پەروەردەی خاو خێزان و منداڵەکانی خۆی و هەر یەکەو بە شێوە و بە شێوازی خۆی بەرپرسیاریەتێکی لە ئەستۆدایە. لەبەرەوە خۆشەویستانی خۆم خوشکە بە ڕێزەکانم ڕۆژێک دادێ کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لێمان دەپرسرێتەوە و لێمان دەپرسێتەوە لەو منداڵ و جگەرگۆشانەی کە لە بەردەستماندا بوون. ئایا لە ڕووی پەروەردەییەوە بارچی خۆمان هەستاوین بەرامبەریان یانەنا؟ و ئایا وازانەی کە گرتومانەتە بەر شێوازێکی تەندروست و سەلیم بوون یانەوەتە شێوازێک بوون بەڕاستی لەگەڵ زروف و سەردەمی ئەمڕۆمان جان خوشکە لە هەر زروف و سەردەمێکدا بەڕاستی شێواز و ئالیات و هەڵس و کەوت و وەسائیل و هەموو شتێک گۆڕانکاری بەسەردادێتن. لەبەرەوە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەسەر منداڵەکانی کە پرسیاری لێ دەکەن دەفەرمێ دەعوهم لێیان گەڕێن خولیقوا لزەمان غەیری زەمانینا. مەبەستەوە نییە کە لێیان گەڕن با بە کەیفی خۆ بەڕەڵا بن خوانە خواستە هەرچی دەکەن بیکەن. نا، ئەگەر دایک و باوک بیەوێ منداڵەکەی فۆتۆکۆپی و ئەو بێتن وەکو ئەو بێ لە هەموو تەسەڕوفات و هەڵس و کەوتێکیدا، باسی قەزێ حەڵاڵ و حەرام ناکەم، قەزێ حەڵاڵ و حەرام بڕاوەتەوە، بەڵام لە شێوازی فکر و تەسەور و بیرکردنەوە و هەڵس و کەوت و قسەکردن و زۆر شتی دیکە ئەو شتانەی کە ڕێپێدراون حەڵاڵن دەفەرمێ دەعوهم فەئینەهم خولیقوا لزەمان غەیری زەمانینا. لێیان گەڕێ ئەوان بۆ زەمان و زروفێک خەڵق کراون غەیری ئەو زەمان و زروفەی ئێمە زۆر شت گۆڕانکاری بەسەرداهاتووە. جا ئەمڕۆژ لەگەڵ ئەو زروف و سەردەمیوان زۆرێک گۆڕانکاری دیکەی بەسەرداهاتووە، بەڵام وەکو گوتم حەڵاڵەکان هەر حەڵاڵن و حەرامەکان هەر حەرامن. ئەوانە لە سەردەمی پێغەمبەری خوادا عەلەیهی السەڵات وەسەلام لە یەکەم ڕۆژدا تا ئەم ڕۆژمان و تا ڕۆژی دواییش هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نایەتن. خوشکە بە ڕێزەکانی خۆم، بابین پێکەوە تۆزێ پەروەردە مانای چییە؟ بابەتەکەمان بنەماکانی پەروەردەی خێزانی موسڵمان. طبعاً دەبێ لێرانە هەڵوەستەیەک بکەین پێشەوەی بچینە سەر مانای پەروەردە. ئێمە باس لە پەروەردەی خێزانێکی موسڵمان دەکەین. یعنی چی؟ یعنی باس لە ئەوە دەکەین کە ئەو منداڵانەمان لە دایک دەبن، دەبێ بەڕاستی لە دوای خۆمان کە خواحافیزی لە دنیا دەکەن، ئێمە خواحافیزی لە دنیا دەکەین، ئەو منداڵانەمان دەمێننەوە دەبێ بە خوایەتی خوا ڕازی بن، بە پێغەمبەرایەتی پێغەمبەر ڕازی بن عەلەیهی السەڵات وەسەلام و بە ئیسلام ڕازی بن وەکو دین و باوەڕیان بە حەشر و حیساب هەبێ، باوەڕیان بە بەهەشت و دۆزەخ هەبێ. دەبێ ئەو جیلە دروستکەین و هەر کەسێکیش ئاوا پەروەردەکرا و ئاوا بیر و باوەڕ و ئیعتیقادی هەبوو دەست دەنێتە ناو دەستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و لەسەر حەوزی کەوسەر
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوی پێدەدا. لەبەرەوە خوشکە بەڕێزەکانی خۆم، لێتان ناپرسم چەند کەس ئەسکاری سبەینە و ئێواران دەخوێنێ، بەڵام ئینشاڵڵا هەمووتان دەیخوێنن، بەڵام ئەوەی کە نایخوێنێ با لێرە وعدێک لە مابەینی خۆ و خوای گەورە بدا هەموو سبەینە و ئێواران بیخوێنێ. مەبەستم یەک شتە لەوەی، یەکێک لە ئەسکارەکان سبەینە و ئێواران کە دەیخوێنین چ دەفەرمێ؟ رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا. و پرسیاری ناو گۆڕیشتە خوشکە بەڕێزەکەم. ئەگەر دیقەتتان لێ کرد بەیان پیاوەکانتان یان برایەکانتان بۆیان جێڕابنەوە، کاتێک کە هەر کەسێک کە دەمرێ مامۆستا تەلقینی دەدا لێی دەپرسێ ئێستا کە خوای پەروەردگار دوو مەلایکەت دێن بۆلات و دەیان نێرێتن پرسیارت لێ دەکەن دەربارەی چی؟ دەربارەی خوا، دەربارەی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام و دەربارەی ئەوەی کە لە دنیا لەسەر چ دینێک بووی. دین زۆرن خوشکە بەڕێزەکانی خۆم، لەبەرەوە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلکافیڕون دەفەرمێ لەکم دینوکم وەلیە دین، دینی خۆتان بۆ خۆتان، دینی خۆشم بۆ خۆم. لەسەر چ دینێک بووی؟ لەسەر چ ئیعتیقاد و بیر و باوەڕێکدا بووی؟ لەبەرەوە ئەو منداڵە دەبێ پەروەردەیەکی ئیسلامی بکرێ و شانازی بە دین و ئیعتیقاد و بیر و باوەڕەکەی خۆی بکات. ئەو جا بابین بە کورتی مانای پەروەردە چییە؟ خوشکە بەڕێزەکانی خۆم، پەروەردە لە منداڵ بۆ گەورە فەرق و جیاوازی هەیە. بڵین گەنجەکان پەروەردەکەین، دەبی بڵین ئەو گەنجانە پەروەردەکردنی گەنجەکان واتە پاڵپێوەنانی خراپ و عادەت و تەقالیدە نەخوازراوەکان و جێگرتنەوەی بە عادەت و تەقالیدێکی جوان و بە قەزیە شەرعیە یەکلاکەرەوەکان. ئەوە بۆ گەنجەکان. بەڵام بۆ منداڵە جگەرگۆشەکانمان کە دەڵێی پەروەردەیانکەین گوناه و تاوانیان نین، دەبێت تەوجیهاتیان بکەین، ڕێنمونیان بکەین بۆی کە هوردە هوردە دەستیان بگرین بەرەو شەرعی چوون و دەستیان بگرین بەرەو چاکەکردن و دەستیان بگرین بەرەو دروستبوونێکی تەندروست. ئەو کاتەی ئەو منداڵانەمان هوردە هوردە گۆش دەبن، هوردە هوردە فێر دەبن، هوردە هوردە تەماشە دەکەی ئینسانێکی تەندروستی لێ دەردەچێ، ئینسانێک کە شانازی بە خوای خۆی دەکا، شانازی بە پێغەمبەری خۆی دەکا عەلەیهی سەڵات وسەلام، لە ناو هەموو خەڵکو لە ناو کۆمەلگە و مجتەمەعەکاندا شانازی بە دینەکەی خۆی دەکات. بەڵام ئینسانێک کە پەروەردە نەکرابێ خوشکە بەڕێزەکانی خۆم، ئەو ئینسانە دائیمەن ئینسانێکی شەرمند دەبێت لە ناو کۆمەلگە و مجتەمەعدا. یعنی وەکو بڵێ کە ئەنەما کە تەماشە دەکات زۆربەی خەڵکی ئیلتیزامی نییە و دەزانێت ئەو ئینسانە نەقسی هەیە. خوشکە کەمە تۆ نەقست نییە، ئەوانەی دیکە نەقسیان هەیە، ئەوانەی دیکە لاڕێبوون، ئەوانەی دیکە لایەن داوە. ناکرێ بڵێ وەڵا لەبەرەوەی تۆیەکی موسڵمان ملتەزیمی بە دینەکەی خۆت و بە ئیعتیقاد و بیر و باوەڕەکەی خۆت، خۆی هەندێک جار خوشکە بەڕێزەکانی خۆم ئیلتیزام بوون تۆزێ قورسە. یعنی بۆ نمونە دەچیە جامیعە، دەچیە ئەوروپا، دەچیە یعنی کۆمەڵە عادەت و تەقالیدیە کە مەسەلەی تەوقەکردنی ژن و پیا و تێکەڵاوی ئەوانە زۆر شتێکی ڕۆتینی لە لایوان، کەواتە قورسە ئەتۆیەکی موسڵمان کە بێی لە ناو بۆ نمونە 200-300 قوتابیدا بڵێ کاکە دینی من ڕێ بە من نادات ئەوەی کە ئەو ئیختیڵاتە بێمانای کە ئێوە دەیکەنە من بیکەم. کەواتە خوشکە بەڕێزەکانی خۆم ئەتۆ لەسەر حەقی، ئەوانەی دیکە لا ڕێبوون، ئەوانەی دیکە لە دینەکە حاڵی نەبوون. کەواتە سەقامگیری تۆ وا دەکاتن دەوروبەرەکەشت چاو بە خۆی دابجێڕیتەوە. زۆر جاری وا هەیە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت لەو سەردەمەی ئێمە کاتێک کە سەید قوتب تێدا ژیاوە
دەفەرمێ مصر تاکە ئافرەتێک لەو هەموو جامیعەی لە مصر محەجەبە بوو کە ئامینەی خوشتی بووە. یەک ئافرەت لەو هەموو جامیعەی مصر، ئەوەی دیکە سفور. بەڵام بڕۆ ئێستا تەماشەکە، کەواتە بەرهەمی سەقامگیری و بەرهەمی خۆگرتن خوای گەورە تەبارەک و تەعالا موفقت بەرەکەت داوێتە ئیش و کارەکەت. کەواتە پەروەردە خوشکە بە ڕێزەکانی خۆم بۆ منداڵەکانمان ئەوەی کە بەڕاستی دەبێ بەقەدەر ئەو زانست و علمەی کە هەمانە معاملەیەکی تەندروستی لەگەڵ بکەین، خەسڵەتە تاکەکان دروستکەین و بیان ڕوێنین لە ناو ناخی منداڵەکانماندا. منداڵەکانمان خوشکە بە ڕێزەکانی خۆم وەکو زەویەکی پاک بینە بەرچاوی خۆت. زەویەک تاکو ئێستانەکە هیچ شتێکی شین نەکردووە، یعنی بینە بەرچاوی خۆت دەتوێ بەهاریش ئێستا کاتی چاندنی سەوزەوات و ئەوانەیە پارچە زەویەکت هەیە، ئەو پارچە زەویە چێڵاوتە چیمیات داوە، بەڵام تەماشە دەکەی پارچە زەویە کە هیچ جیایەکی زەرەرمەندی تێدانیە کە هەڵی کێشی لە فریز و لەو جیانەی دیکە، بۆی کە ئەو تۆی تو بەرهەم بێنێتن، ئەو تۆی تو شین بکات. ئەو منداڵە بەس پێویست بە چ دەکا؟ پێویست دەکە ئەو نەمامە جوانانە لە ناو دڵ و دەروون و ناخی ئەو منداڵەیدا بچەقێنی. و پێویستیش بە چ دەکا؟ پێویستی بە ڕیعایەت دەکات، چاوت لێ بیت، هەر نەمامەیەکی بچەقینی. خوشکە بە ڕێزەکانی خۆم تەجروبەی کەن لە ماڵەوە. گوڵدانێک بێنە، نەمامێکی تێدا بچەقێنە، گوڵێکی تێدا بچەقێنە، وازی لێ بێنە، بە خیلالی 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەو گوڵە سیز دەبێت. بەڵامە دێگە ئاگات لێ بێتن، ئاوی دەی لە شوێنێکی تەندروستی دانەی ئەو نەمامە گەورە دەبێ و بەردەگرێتن. کەواتە خوشکە بە ڕێزەکانی خۆم دەبێ هەستیار بین لەگەڵ پەروەردەکردنی منداڵەکانماندا، بینە سەر ئەو هۆکارانە چین کە کاری سەرەکی دەخەنە سەر پەروەردەکردنی منداڵەکانمان. یعنی ئەو هۆکارانە چین کە تەسیرێکی ڕاستە و خۆ دروست دەکەن لەسەر پەروەردەی منداڵەکانمان. یەکەم هۆکار خوشکە بە ڕێزەکانی خۆم ئەو عائیلەیە کە منداڵەکەی تێدا دەژێت. یەکەم هۆکار چییە؟ ئەو خانەوادەیە کە ئەو منداڵی تێدا لە دایک دەبێ تێدا دەژێتن. طبعاً یەکەم منداڵ کە چاو هەڵدێنی لە عالەمێکی زۆر فراوانترە، چونکە منداڵ کە لە ڕەحمی دایکیدا دێتە دەرەوە بۆ خانوێکی بچووک، ئەو بچووکە ئەگەر قیاسکەی بە ڕەحمی دایکی عالەمێکی زۆر زۆر فراوانە، هیچ کەسێکی نەبینەوە لە ناو ڕەحمی دایکیدا ئەو منداڵە. بەڵام لەو لای تەماشە دەکات کە دێتە دنیا چاو هەڵدێنیتن، تەماشە دەکاتن لەو لای خوشکێک دانیشتووە، لەو لای برایەک دانیشتووە، لەو لای باوک دانیشتووە، لەو لای دایک دانیشتووە، لەو لای باپیرە دانیشتووە، لەو لای نەنک دانیشتووە، خەڵکی دیکە سەردانیان دەکات، قەڵەباڵغا هاتوچۆیەک دەبێ. ئەو منداڵە خوشکە بە ڕێزەکانی خۆم ئاڵە و تەمەنی 1 ڕۆژە قسە نازانێتن، بەڵام ئیدراک و هۆشی هەیە، هەست بە هەموو شتەکان دەکات، دەزانێتن لە دنیایەکی دیکەیەوە دەزانێتن. لەبەرەوەش تەماشە کە جار جار ئەو منداڵە پێدەکەنی مسکە دەبیتەوە، دەور و بەرەکانی کە پێدەکەنەویش پێدەکەنی، بەس لێ پرسەت نازانێتی، بەس دەزانێتن ئەو مووقیفە پێویستی بە پێکەنینە، جار ناڕەحەت دەبێ دەگرێتن. ئەو عائیلەیە خوشکە بە ڕێزەکانی خۆم چۆن کاتێک کە منداڵ لە ناو ڕەحمی دایکیدایە پێویستی بە پەروەردەیەەکە، چونکە ئەو منداڵە لە ناو ڕەحمی دایکیدا بە کەیف خۆشیەکانی دایکی کەیف خۆش دەبی، بە ناخۆشیەکانی دایکی دڵگران و خەفەتبار دەبێت. لەانەدا بەڕاستی دەبێ ئەگە بمانوێ منداڵەکانمان تەندروست بن، دەبێ عائیلەکە مڕاعاتی زۆر شت بکات. جارێ پێش هەموو شتێک دایک و باوک نابێ یەکیان لای منداڵەکان بێ، یەکیشیان وەکی کابرای گوتی دائیمەن وەکی گوتی ئەگەر باوک تووڕە بوو دایک
دیفاع لە منداڵام بکە، یانەگە دایک تووڕە بوو باوک دیفاع لە منداڵام بکە، ئەو پەروەردەیەکی سەقەت دەردەچێتن. بۆ چونکە ئەو منداڵانە لە عەقڵی باتینی خۆیان ئەوە دروست دەبێتن کە یەکێک لە ماڵەوە دیفاعیان لێ دەکات، یەکێک لە ماڵەوە پشتیان دەگرێت، جا چ دایک بێت چ باوک بێ، بۆیان کێشە نییە، بۆیان مشکلە نیە، چێ تووڕە دەبێت، باوک تووڕە دەبێیان دایک، کێشانی یەکێک لەوانە پاڵپشتی منداڵەکانە. کەواتە لێرانە ئەو خەسڵەتەی کە ئەتۆ دەتوێتن بیگۆڕی لە منداڵەکەی ناتوانانی، بۆ چونکە دایکیان باوک ڕێگرە لە دروستکردنی فەضائیل و چاکەکان لە منداڵەکەتدا. ئەو جا خوشکە بە ڕێزەکانی خۆم زۆر زەرورە دەبێ دایک و باوک ئاگایان لەوە بێتن کێشەی نێوان خۆیان، چونکە هیچ عائیلەیەک بێ کێشە نیە. خوشکە بە ڕێزەکانی خۆم هیچ خانەوادەیەک بێ کێشە نییە، دەبێ هەوڵدەن کێشەکانی خۆیان مشکیلەکانی خۆیان لە لای منداڵەکان باس نەکەن، لە لای منداڵەکان لێک تووڕە نەبن، لە لای منداڵەکان قسە بە یەکتر نەڵێن، لە لای منداڵەکان قسە بە یەکتر نەبڕن، لە لای منداڵەکان باسی کەم دەرامەتی خۆیان نەکەن. یعنی دەبێ هەر شتێکی کە هەیەە دوو بە دوو باسی کەن، یەکلایکەنەوە، بۆ ئەوەی کە ئەو منداڵانە منداڵ بە کچکەی خوشکە بە ڕێزەکانی خۆم کاتێک کە دەبینێتن دایک و باوکی ناجۆرن، دایک و باوکی 24 ساعت شەڕ و ئاژاوە و ناخۆشیە لە ماڵەوە، تەماشە دەکەی ئەو منداڵانە سیقە و متمانەیان بە دایک و باوکیان نامێنیت. ئەو جا خاڵێکی دیکەی زۆر زۆر گرنگ کە ئەو عائیلەیە بەڕاستی دەبێ لە سەرەتاوە منداڵەکان فێری ئەدەب و ئەخلاق کاتن، فێری ئیحترامیان کاتن، فێری حەڵاڵ و حەرامیان کاتن. خوشکە بە ڕێزەکانی خۆم ئێمە پێشەوەی کە منداڵەکانمان فێری عەیبە بکەین عەفوەن ئەوە شتێکی زۆر گرنگ، ئاگاتەن لەو خاڵەی هەبێت. پێشەوەی کە منداڵەکانمان فێری عەیبە بکەین، کچم ئەوە عەیبە، کوڕم ئەوە عەیبە، دەبی بڵین کچم ئەوە حەرامە، کوڕم ئەوە حەرامە. ئەوە مهمە. بۆ ئەو عەیبەی کە ئێستا لای من و تۆ عەیبە 2 ساڵی دیکە شتێکی طەبیعیە. دیقەتان لێ کردووە؟ ئەگەر لە دایک و باوکی خۆتان بپرسنەوەی کە دایک و باوکی ما بێت چەند شت لە سەردەمیوان زۆر عەیبە بوو، ئێستانەکە زۆر طەبیعیە، زۆر. بەڵام ئەو شتانەی کە حەرام بوون لە سەردەمی دایک و باوکمان ئێستاش هەر حەرامن یانەنا؟ هەر حەرامن. کەواتە پێشەوەی کە منداڵەکان خوشکە بە ڕێزەکانی خۆن فێری عەیبە بکەن، کوڕم ئەوەی نەکەی عەیبە، کچم ئەوەی نەکەی عەیبە، نە، بەدڵسۆزیەوە لە لای دانیشە پێی بڵێ بڵێ کچم ئەچێ دەرەوە، ئەوە حەرامە، ئەوە حەرامە، ئەوە حەرامە. تەماشە مەکە خەڵک دەیکایان نەکە، با بەدیر بۆ خەڵک دایکە بۆ خەڵک. خوای گەورە دەفەرمێت تەبارەک و تەعالا ئەگەر لاسای زۆر خەڵکی بکەوە بە دوای زۆر خەڵکی بکەوی هەڵت دەژێڕنەوە لە دین، لە دینەکەی خۆت لا دەدەن. ئەو جا خوشکە بە ڕێزەکانی خۆم ئەو عائیلەیە کە توانی منداڵەکانی خۆی فێری حەڵاڵ و حەرام بکاتن و فێری ئەخلاقیاتی ئیسلامی بکاتن، عائیلەیەکی تەندروست دەبێتن کە ئەو منداڵە هوردە هوردە گەورە دەبێ، ئەو عائیلەیە ئەو دایک و باوکە ناڕحەت نابن لە پەروەردەکردنی منداڵەکانیان. تەماشەکە زۆر لە دایک و باوکان خوشکە بە ڕێزەکانی خۆم لەبەر خۆشەویستی منداڵەکەی، خۆشەویستی منداڵەکەی یعنی وای لێ دەکا فێری هیچ شتێکی ناکە، هەر ماچکردن و گەمەدەگەکردن و هەر شتێکی گۆتی لۆی دەکردوای ئەو منداڵە تەمەڕوت دەکات، ئەو منداڵە هەڵدەگەڕێتەوە لە دایک و باوکی. بۆ چونکە تۆ ناکرێت هەتا قیامەتێ ئەو منداڵە هەر داواکاری هەبنەوە تو بۆی جێبەجێکەی، پێت ناکرێت. بەس دەزانم ئەو منداڵە لە تەمەنی 4 مانجی و 5 مانجی تا دەگاتە تەمەنی 2 ساڵی هەرچی بڵێ دایک و باوک بۆی دەکەن، چونکە زۆر خۆشەویستە، خۆش بە تایبەتی چیش خۆشەویستکردن. بەس لە تەمەنی 2 ساڵی بەسەرەوە چوو هوردە هوردەک و کوردەواری خۆمان دەڵێ ڕزای خوڕز دەبێ، یعنی هەموو داواکاریەکانی بۆ جێبەجێ ناکەی، کەواتە فێریشت کردووە، فێریشت کردو منداڵەکە، ئەتۆ وات لێ کردووە، تۆ خەرابت کردووە.
ئەتوات لێ کردو هەر کاتێکی منداڵەکەت کە گڕنەی گرت و لاقیدا ئاردی وەردان و دەستی بە گریانێ کرد وەرە نەگریەی دەستی دەبەرچێ ڕادەکە ئەوە خراپە، ئەو منداڵەت لە دەست دەچێت بۆ چونکە نقطەی زوعفی تۆی دۆزیوەتەوە. نقطەی زوعفی تو چییە؟ گریانی منداڵەکەیە. بزانە خوشکە بە ڕێزەکەی خۆم دەبێ خوای گەورە تەبارەک وتعالە کە باسی ماڵبەخشین دەکا لەگەڵەوەدانی هەموو ماڵی خۆت ببەخشی بۆ چونکە ئەوە چییە؟ ئەوە تەفریتە، ئەوە زێدەڕۆییە. لەگەڵەوەش نییە دەف لسان نەبەخشی، ئەوەش ڕەزیلی و قرچۆچیە. ئینسان دائیمەن دەبێ مامناوەند بێ لە پەروەردە و لە هەموو شتێکدا. کەواتە ئەو عائیلە مەدرسەی یەکەمە بۆ دروستکردنی ئەو جیلە ئەو منداڵانە. ئەگە بتوێت جیلێکی تەندروست دروستکەی وەشانازی پێ بکەی و هەڵگری پەیامی خوا بێ لە دوای تۆ، دەبێ بزانیت چۆن هەڵسوکەوت و معاملەی لەگەڵ دەکەی. خوشکە بە ڕێزەکانی خۆم، منداڵ زۆر هەست بەو سۆز و بەو عاتیفە و بەو حەنان و خۆشەویستی و مەحەبەتە دەکا کاتێک کە ئامێزی دەگری و ماچی دەکەی و دەستی بەسەری دادینی. ئەو خاڵێکی زۆر گرینگە. باوەڕتان بێ لە جلوبەرگ، لە پارە پێدان، لە خواردنی خۆش، لە هەموو شتێکی مؤثیرترە. دەبێ وا بکەی ئەو منداڵە هەست بکا کە ئەو دایکە ئەو باوکە خۆشی دەوێت. تەماشەکەن لە خۆتان ئەوەی کە منداڵی گچکەی هەبێت. دیقەت بدەن ئەگە چوونەوە لە دایک یان لە باوک یان لە برایان لە خوشک، ئەگە منداڵی گچکە هەبێ ئەوانە شەبن. چێ لە هەمان زیاتر نازی پێدەدا، چێ لە هەمان زیاتر لە باوەشی دەگری، چێ لە هەمان زیاتر ماچی دەکا و دەستی بەسەردادینی بەبێ ئەوەی کە ئەزیەتیدا، عەتف و سۆز و مەحەبەت و خۆشەویستەکەی لە بۆی لە هەمان دەزیاتر. ئەو تەبیعەتی منداڵە. ئەمە شوا بووی. ئەو جا خاڵێکی دیکە خوشکە بە ڕێزەکانی خۆم کە زۆر گرینگە، ئەو عائیلەیە نابێ هەر گرنگی بە جلوبەرجی منداڵ بدات. عائیلە دەبێ گرنگی بە ناخی منداڵ بدات، ناخەکەی جوان کات. ئەگەر ناخی منداڵی جوان کرد، ئەو منداڵە هەڵسوکەوت و تەسەڕوفاتیشی جوان دەبێت. خوشکە بە ڕێزەکانی خۆم، عائیلە ئاوێنەیەکە منداڵ خۆی تێدا دەبینیتەوە. عائیلە ئاوێنەیەکە منداڵ خۆی تێدا دەبینیتەوە. تەماشەی ئەو عائیلەی کە تەماشەی ئەو منداڵی کە ئەتوانم بڵێم لە 95 ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوتی ئەو عائیلەی تێدا ڕنگ دەداتەوە. بینە سەر ئەو عوامیل و هۆکارانەی کە دەورەی منداڵیان داوە تەئسیر لە پەروەردەی منداڵ دەکەن، لەگەڵەوەی کە یەکەم مەدرسە گۆتمان چێن دەرەیە؟ عائیلەیە. بەڵام بمانەوێت نەمانەوێ عائیلە تاکە مەدرسەیەک نییە. خوشکە بە ڕێزەکانم، ئەگەر لە باپیرەکانتان بپرسن چوونەوە، لە نەنکەکانتان بپرسن چوونەوە، پەروەردەکردنی منداڵ قەدیم زۆر ئاسانتر بوو لە ئێستانەکە. ئێستا پەروەردەی منداڵ زۆر قوڕس بووە. بۆ؟ چونکە قەدیم نە تەلەڤیزیۆن هەبوو، نە سەحن هەبوو، نە مۆبایل هەبوو، نە ئینتەرنێت هەبوو، هیچ شتێک نەبوو. ئەو منداڵانە دایک و باوک بە عەشایەریەکەی خۆ دوو قسەی خێریان بۆ دەکردن و فێری نوێژیان دەکردن و چیژۆڵەیان دەنارنەکرد، مەلاژنێ فێرە قورئانیان کات و منداڵەکانیان دەنارنەکرد، مامۆستای گوندی و فێری قورئانیان دەکرد و فێری نوێژیان دەکردن. جیلێکی زۆر چاک پەروەردە دەبوو. بەس ئێستا شتەکان پێچەوانە بووینەوە. ئێستا مهمەی دایک و باوکان زۆر قوڕسترا. بۆ؟ ئەمە باسی گرنگی عائیلەمان کرد. لەگەڵ عائیلەی ئەدۆچەت هەیە لە سەرەتا پێشەوەی کە منداڵەکان بچنە قوتابخانە دەچنە چێن دەرێ؟ ڕەوزەی. پێش ڕەوزەش جاری وایە حەزانەیە. تەماشەی خۆت مەکە. منداڵ
خوشکانی بەڕێزم جاری وایە ئەو عایلە و منداڵی هەر نابینیتەوە، هەر ئەوەندەیە کە لە دایک بوو ئەوە لە حەضانەی دانراوە لەوێن دەرێ پەروەردە دەکرێت. جار جار ئەو دایک و باوکە دەچن سەردانی دەکەن، بەداخەوە لە هەندێک وڵاتی ئیسلامی شوای لێ هاتووە. بەڵام ئەمە باسی سۆران دەکەین، بۆی نەڵێن وەڵە جا مامۆستاوە ئەوروپای لە سۆران. ئەو بیئەیە کە تەئسیر دەکات لەسەر پەروەردەی منداڵەکان لەگەڵ ئەو عایلەی کە باسم کرد چین. یەکەمیان گۆتان چییە؟ ڕەوزە. تەماشەکە منداڵی دەنێریە ڕەوزەی، زابینە دەبێت چەند ماندی بخوشکە بە ڕێزەکەی خۆم، بە تایبەتی ئێوە بەڕاستی دایکان ئەتوانم بڵێم لە 90 تەئسیری پەروەردەیی چاک و خراپیان لەسەر منداڵەکانیان هەیە، باوکان ئەتوانم بڵێم بەس لە 100 بۆ چونکە باوک زیاتر لە دەرەوەیە، باوک زیاتر خەریکی ئیشوکاری دەرەوێ، باوک ماندووە. ئەمن مەبەستمەوە نییە وەڵا بڵێم باوکان لەژێر بەرپرسیارەتی بینمە دەرەوە، نە، باوک بەرپرسیارە بەرامبەر بە خێزانەکەشی، بەرامبەر بە منداڵەکانیشی. لەبەرەوەی خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامەنوا قووا ئەنفوسەکم وئەهلیکم نارا. خوای گەورە بەرپرسیارەتەکەی لەسەر شانی باوکان داناوە بە دەرەجە یەک، ئەو جا لەسەر خێزانەکانیش. بەڵام نابێ ئەوەتان لەبیر چێ ئافرەت دایک ڕۆڵی سەرەکی دەبینیتن لە پەروەردەی منداڵەکانی خۆی. ئەو منداڵە تۆ تەماشا دەکەی بە خیلالی 2 مانگان چۆتە ڕەوزەی تەماشا دەکەی فێری کۆمەڵە قسەیەکی کۆمەڵە ئەخلاق و ڕەوشتێکی بۆ کە لە ماڵی تۆدا نەبووە. ئیشی تو دەبیتە سێستانەکە ئەتۆ ناردووتەوە منداڵە لە ڕەوزە فێری چ بێتن؟ ها؟ فێری خوێندەواری بێت. بەڵام لەگەڕەوەی کە فێری ئەلف و با بووە، فێری دارا 2 داریدی بووە، ئەو شتی دیکەشی بینیوە، کۆمەڵە منداڵێکی دیکەی بینیوە، لەگەڵ ئەو بیئەیە کە ئەو تێیدا دەژێ زۆری فەرقە. منداڵیش زۆر زوو سەرسام دەبێ بە عادەت و تەقالیدی دەرەوە. تەماشای مامۆستاکەی دەکا کە دەرسی پێ دەڵێ کە لە ڕەوزەیە لەگەڵ دایکی کە دایکێکی پۆشتەی ئاسمان و ڕێزمانی فەرقە. ئەو منداڵە فکر دەکاتەوە بۆ دایکی من ئاوان نییە، بۆ دایکی من ئەو جلو بەرگەی لە بەردانیە. بەداخەوە دەڵێمە من دەبووە لە عالەمی ئیسلامی لە ناو ئێمەی موسڵمان دەبووە ئەو خوشکە بە ڕێزانە لەگەڵ ڕێزم بۆیان کە مامۆستان لە ڕەوزە، کە مامۆستان لە ئیبتیدایی، کە مامۆستان لە متەوەستەکان، کە مامۆستان لە زانکۆکان بە پیا و بەژنەوە دەبووە مولتەزیمترین خەڵکبان بە دینی خوای پەروەردگار. چونکە هەر یەکێک لەو خوشک و برایانە لێیان بپرسیارێ خوشکی بەڕێزم، ئەرێ برای بەڕێزم ئەتۆ موسڵمانی یان موسڵمانی؟ دەڵێ کاکە من موسڵمانم. کەواتە دەبی پێی بڵێ خوشکە بەڕێزەکەم، برای عەزیزم، ئەو جلو بەرگ و پۆشاکت لەگەڵ ئەو قسەیەدا تێک دەگیرێت. ئەو منداڵەمان تەماشا دەکاتن، ئەو مامۆستا عادەتەن منداڵیش زیاتر سەرسام دەبێ بە مامۆستاکەی. جاریوە بابی خۆشی مامۆستایە، دایکیشی مامۆستایە، بەڵام دەکەویتە مناقەشە لەگەڵ دایک و باوکی، دەڵێ مامۆستا ئاوای گۆ یان لۆ مامۆستا ئاوایە ئەتۆوانی دادە. لەبەرەوە خوشکە بە ڕێزەکانی خۆم بارمان زۆر قورسە. ئەو منداڵە ئیشی تۆکە ئەو منداڵە پێی گرتن 4 ڕەوزەی قوڕس دەبێت. ئەو شتە چاکانەی کە فێر بۆ دەبێت تەشجیعی کەی بڵێ پێیوە پابەند بە، و ئەو شتە خراپانەی کە لەوێن دەرێت تەماشا عادەت و تەقالید و هەندێک قسەی خراپ لە هاوڕێکانی فێر بووە، دەبێت و دیسانەکە چ بکەی ئەو جارەی بەتاڵی کەیەوە، ڕاستی کەیەوە، وەرەکچم زامەڕۆ چ فێر بووی. تەماشا دەکەی دانیشتوی لەسەر نانی لە هیکڕە چیژەکەت کوڕەکەت جوینێکی دەداتن، لە ماڵی تۆشتە نەبوو. ئای ئەوە چێکچم وەڵا ئەوە دەزانی شتێکی چاکە، فلانکە تەڵەبە یان فلانکە ڕەفیقە ئەو قسەی کردووە، دووبارەی دەکاتەوە. دەبی پێی بڵێ بڵێ کچم بەلێدان نابێ، کوڕم ئەوە خراپە. ئەو دەچی قوتابخانە، قوتابخانەش عالەمێکی فراوانتر، ڕەوزە عالەمێکی فراوانترە لە ماڵەوە، بەڵام فراوانیەکەی ڕەوزەی بەقەدەر فراوانی قوتابخانە نییە.
لەو قوتابخانەش بە تایبەتی ئێستانەکە قوتابخانەی بە وای لێ هاتووە هەموو تێکەڵاوە زۆربەی کوڕ و کچ لە سەرەتاوە لە پۆلی 1ەوە تا پۆلی 6 وەرە تەماشەکە هەر پۆلێکیش بەداخەوە دەڵێم 650 تەڵەبەی تێکراوە، یعنی وەکو تەشبیه نەبێت چۆن کابرا مێگەلێکی ینی حەسارێکی دەکاتن ئەو منداڵانە وەکو مێگەلێکی دە و حەسارەیان کردوون 56 تەڵەبە ئەو منداڵە گسکەجا زۆریشی چکە ئیوا هەیە بەخوا هەر فەقیرە ئەو خۆش ناکاتوێنی خۆشی پیس دەکات لەوێن دەرێ ئەوەی مامۆستا بێ دەزانێ ئەو شتانە ئەو منداڵە بەستە زمانە لەوێن دەرێ وەرە جاهتات و ئەتۆ یەک منداڵت هەیە یەک دوو منداڵت هەن لە ماڵەوە گیرت خوارد بەدەست یان هێستامە چەند منداڵی لێنە لێرانە ئەها چەند ژنی عاقڵ و ژیر هەموو دانیشتون لێیان گەڕێن سەیتەڕە بەسەر 3 منداڵان ناکەین ئەدێک ئێستا 6 منداڵی تێدا بای ئێرانە چمان دەکرد دەبا بەمان چۆل کردبادە لێرانە خوشکە بەڕێزەکانی خۆم ئەو قوتابخانەیەش وەکو گوتم دەبێ بەڕاستی دڵسۆزی مامۆستان لە دڵسۆزی دایک و باوکان کەمتر نەبێتن بۆ پەروەردەکردنی مامۆستایان منداڵەکان لەبەرەوە بەڕاستی خوشکە بەڕێزەکانی خۆم لە قوتابخانەش بە هەمان شێوە تەماشا دەکەین منداڵ فێری کۆمەڵە شتێک دەبێت لە ماڵەوە تەوجیهت سەیتەڕەت و متابعەت بەردەوام بێ بەسەر منداڵەکەتدا بۆی کە هەر کاتێکی ئەو منداڵی تۆ شتێکی خراپ فێر بوو لە ماڵەوە تەوجیهی کەی و نێڵی ئەو شتە خراپە بەردەوام بێت چکە بەردەوام بوو لەسەری کە دەینە سەری دوایێ دەبێتە چ دەبێتە عادەت و خوو بۆ ئەو منداڵە لە دەست دەردەچێت ئەو جالەویش خەراتر چییە؟ چێ دەزانێ؟ وەسائیلی ئیعلام ئەمە زۆر جاری وایە خوشکە بەڕێزەکانی خۆم دەڵێن لێگەڕ ئەفلام کارتۆنە با منداڵەکان تەماشەیکەن ئەو ئەفلام کارتۆنانە هەمووی بە هەدەف دروست کراون پێم خۆشە بیزانم ئەفلام کارتۆنێک دروست نەکراوە بەس بۆی بڵێ با منداڵەکان بحاوێنیتەوە نەخێر شتیوالە نییە تەماشەکە هەر لە مشک و پشیلەوە تەماشەکە حتا نازانم چه ئەفلام کارتۆن هەمووی هەدەفێکی لە پشت ئەو ئەفلام کارتۆنەی دروست کردو دەوێ منداڵی منوتوو بەرەو چێن دەرێ ببات یعنی کاتو کە تۆ منداڵە 24 ساعت ئاوا کۆنتڕۆلی لە بەردەستی چکە جاری وایە عایلەی وایە منداڵەکەی وا فێر کردووە دەبێت کۆنتڕۆل لە دەستی چیژەکەی دابیان لە دەستی کوڕەکەی دابیت بەخوا مامۆستا بە قوربان بەو خوای نێرم لە دەستی دەریم دەست بە گریانێکە ئەتو فێرت کردو خوشتی بەڕێزم ئەخباری ئاگالێ نییە ئاگای لە بەرنمەیەکی بەسوود نییە بۆ وەڵاوە دەبێ بەردەوام پاپا بێ و ئەفلام کارتۆن بێ بۆ منداڵەکەم شتێ زۆر خراپە ئەو ئەفلام کارتۆن و پاپایە تەماشە دەکەی هوردە ئەو منداڵی تو ئەوەی کە لەو ئەفلام کارتۆن و پاپایی فێر دەبیشتە خراپەکان چی دەکاتن دووبارەی دەکاتەوە ئەوە باسی لایەنی تەندروستی ناکەم کە زۆر خراپە بۆ دایک و بۆ باوکانیش بەردەوام جارێک لە سعاتێک تێپەڕیتن هەر ئاو بەرامبەر بە شاشەی تەلەڤیزیۆنی دابنیشن تەماشەکە زۆر شتێکی خراپە تەئسیر لە زهن و فکر و بیر و بۆچوون و لە چاو لە هەموو شتێکی ئینسانی دەکات لەبەرەوەش ئەنگۆ دیقەتان لێکردێک کە ئێستا دەچن بە تایبەتی جیلی ئێستا جیلی ئێستا دیقەتان لێکردێک کە دەچنە ماڵە قسەتان پێنینە زانی قسەتان لۆ کەم بوون قەدیم قسە نابڕات لە پیاوان و لە ژنانیش بۆ چکە لێ ڕاهات بوون بەس ئێستا چکە هەر خەریکی تەلەڤیزیۆنی تەماشای تەلەڤیزیۆنی دەکاتن لە ماڵش کابرا دەچی میوانداری خسی سەر کاکە من ناتوانم کرد لە ماڵشم تەلەڤیزیۆن هەبووە من تەلەڤیزیۆنەکە قەپات کە بامە دوو قسام بکەین پێکەوە لێرانە من هاتووم سەردانی تۆ بکەمە تۆ هاتووی سەردانی منت کردووە ئەو جا خوشکە بەڕێزەکانی خۆم وەسایلی ئیعلام نەک بۆ منداڵان بۆ خۆشمان دەبێت زەبتی بکەین بۆ خۆشمان دەبێت چ بکەین دەبێت زەبتی بکەین ناکرێ ئەتۆ خەزن عامێکی لە سەتەلایەتی دەی لە کەناڵە ناوخۆیەکان دەی هەموو کەناڵە ناوخۆکان هەموو سەتەلایەتی هەموو کەنا وەڵا ئەوە داوای ناوی چێ قەمەرە سەناعی هێناویەتی کاکە ئەتۆ بەرپرسیاری خۆ کۆنتڕۆلەکە لە بەردەستی تۆیە پێداوەرە گوڵبژێریکە ئەو کەناڵانە ڕەشکەوە بەکەلک عایلەی تۆ نایەن بەکەڵک ماڵی تۆ نایەن خوشکە بەڕێزەکانی خۆم ئەمن یەک وەسیەتی لە خۆم و لێوەش دەکەم لە ماڵەوە دانیشە لە مابەینی خۆت و خوای خۆت ئافرەتێکی باش بینە بەرچاوی خۆت پیاوێکی باش بینە بەرچاوی خۆت
کەناڵەکانیش تەماشەکە هەر کەناڵێکی کەس پێت عەیب بوو ئەو پیاوە ئەو ئافرەتە لە ماڵی تو چاوی و کەناڵێکی و ڕەشیکەوە بۆ چکە حرامە حرام ئەوەی ئینسان شەرم دەکات خەڵک ببینیتن تەماشای کات ئەو کەناڵانەش کە ئاوا ئێستا بۆ لە ماڵەکان زۆربەی ماڵەکان جیرۆدەی منداڵەکانیان بوون خەلەلەکە ئەوەیە کەناڵەکەی بۆ خەزن کردووە سەتەلایتەکەی بۆ داناوە پارەکەی بۆ سەرف کردووە و کۆنتڕۆلەکەشی لەبەر دەستی داناوە تا دووی شەوێ سێ شەوێ چاری شەوێ ئەوە لەبەر مسەلسەل و لەبەر فلیمەکان دانیشتووە کە گەورەش بوو ئەگەر ئەوەی لە مسەلسەل و فلیمەکانی بینیوە دووبارەی کردەوە یانەوەتەوە چ کابرای گوتی منداڵەکەی دەکوژی یان کێشەیەکی کۆمەڵایەتی گەورە دروست دەبێتن قوڕ بەسەری خۆی و خانەوادەی خۆشی دەکات کەواتە خوشکە بە ڕێزەکانی خۆم دەبێ چۆن ئێستانان خواردن لە لای ئێمە مەشهورە سێ جەمەیە دەبێ بەرنامەش دابنی بۆ منداڵەکان تا سەعات ئەوەندەی تەماشای تەلەڤیزیۆنی دەکەی و تەماشای ئەو کەناڵانە دەکرێت لێران ئەوانەی دیکە ئەگەر حکومەتی هەرێمیش بەداخەوە دەڵێم کە حکومەتی هەرێم دەبوا باوکێکی بەوەفا باە بۆ هاونیشتیمانیانی هاوڵاتیانی بەڵام بەداخەوە دەڵێم باوک نییە و دەوری زەرباوکیش نابینێتن ئەگەر باوکێکی باش باە دەبوا سانسۆری لەسەر زۆرێک لەو کەناڵانەدانابە نەیهێشت بە ئەو کەناڵانە پەخش بکرێن لە هەرێمی کوردستان بۆ چکە لە هیچ دنیا نییە خوشکە بە ڕێزەکانی خۆم وەڵڵا ئەو ئەوروپایی کە گوێتان لێ دەبێتن لە ئەوروپا هیچ کەناڵێکی ئیعلامی نییە بەلاش کوپارەی نەفت و ئاو کارەبات لێرە لێوەردەگرن لێوێن دەرێ پارەی کەناڵت ئاوا لێوەردەگرن ئەوە نییە بڵێ وەڵا 1200 و 3000 کەناڵ لەوێن دەرێ هەمووی فری بێتن مستەحیلاتەش دیوالە نییە چار پێنج کەناڵی خۆیان داناون دەوڵەت بۆی کە خەڵکەکە تەماشای کە سیاسەتی ئەو دەوڵەتە سیاسەتی ئەو وڵاتە پەروەردەی خەڵکەکەی ئاوا بکەن ئەوەی دیکەش بە پارەیە چ کەناڵێکت دەوێ بڕۆ پارەی خۆت بدە و کەناڵی بۆ خۆت ڕادەچێش ئەوانیە ئەو بەرەڵاییە کە لێرانە هەیە بەداخەوە دەڵێم وڵاتی ئێمەی تێکداوە کە حکومەت ئەوە ناکا خوشکە بە ڕێزەکانی خۆم دەبوا ئەمن و تۆ بمان کردبایە دەبوا حکومەتی ئێمە ئاگای لێوە نییە کە ئەو جیلەی ئێمە کە پەروەردە دەبێتن بەکەلک هیچ شتێک نایەتن نە بەکەلک باوکایەتی دێ ئەو جیلەی کە پەروەردەبە بەداخەوە دەڵێم کە من دەڵێم باسی زۆرینەی دەکەم نە بەکەلک دایکایەتی دێتن نە بەکەلک ئەوەی دێسبینێکە ئەو وڵاتە لێی بقەومێتن ئەو جیلە دیفاعی لێ بکاتن بۆ چکە هەمووی سەرخۆش بووە هەمووی بێهۆش بووە هەمووی تەماشەکە بڕۆن هەمووی خەریکە هەر ئاوانیە لە ماڵەوە دانیشت و هەر ئاوە خەریکت ئەوە دەچێ ماڵێکت دە منداڵی لێ بێتن منداڵێک هۆش و عەقلی نەماوە هەمووی خەریکی فەیسبوک و خەریکی نزانم چ هەر دینی و دەباتونیە عەقلی بەخوا جاری وە بەتەنشتی داتێت دە جاران نازانی داخۆت و بەشەری ئەتۆ سێبەری ئەتو چی بەتەنشت ئەو ئینسانی دا تێپەڕی کەواتە ئەگەر حکومەتیش نایکە ئەمن تۆ بابیک بە ئەرچی خۆمان هەستی ئەو جا خوشکە بە ڕێزەکانی خۆم خاڵێکی دیکە کە ئەو وەسائیل و ئەو هەموو منەظەمات و ئەو هەموو ڕێکخراوە مەدەنیانەی کە دروست کراون ئەوانەش هۆکارێکی دیکەن کە تەئسیر لە پەروەردەی منداڵ دەکەن و لە ماهیەتی پەروەردەی خانەوادە کەم دەکەنەوە ئەنگۆ تەماشەکەن ئەو هەموو ڕێکخراوانەی کە من نازانم چەندن گەلێک زۆرن ئەوە ڕێکخراوی ینی هەر لە داکۆچی مافی ئافرەتان و جارێت وەرە بەس گوێ لەوانە بگرە کە دێن باسی مافی ئافرەتت بۆ دەکەن هەر دانیشە چ قسان مەکە بەس گوێ لە ڕابگرە بزانە داخۆت و یعنی ئەوەی کە ئەتۆ ئیستیفادەی لێ دەکەی ئەوەی کە تۆ ئیستیفادەی لێ دەکەی بۆ دنیات و بۆ قیامەتت بەلای دانانچیت خوشکە بە ڕێزەکەم ئەتۆ ڕێکخراوێکە دروست کرد بە ناوی ئافرەتان وەرە کاکە نسحەتی ئافرەتەکانمان بەو کە بۆی لە ماڵێ تەبابن لەگەڵ مێردەکانیان نە ئەو دێ لێرانە ئافرەتەکەی هەڵدەرێت بەگشت مێردەکەی دادەکات پیاو سالاری قبول نەکەی نزانم چ قبول نەکەی مافت پێشێل کراوە مافت خوراوە پێدا دێتن ئەو ئافرەتانە دەکاتە زەنگە سۆرە کە لێشیان قەوما و ئافرەتانە پیاوەکان قبول ناکرێت کێشە لە ماڵەکان دروست کرێتن دنیاش و قیامەتەکەشی لە دەست دەسیتن و ئەو ڕێکخراوی گەنجان و ڕێکخراوی نزانم پیاوان هەموو دروست بووینە هەمووی ئەتوانم بڵێم کوتکێکن بۆ تێکدان و بۆ هەڵوەشارنەوەی خانەوادەی
مسلمانە. بێجگە لەوانەی کە باسم کردن خوشکە بە ڕێزەکانی خۆم دێمە سەر کۆمەڵە خاڵێک کە لە ماڵەوە زەرورە بیکەی بۆ پەروەردەی منداڵەکە. ئەمنی شار بە چوار شتان دەکەم شت زۆرە کە باسی کەین لە دەرەوە و لە ناوەی ماڵەوە چۆن منداڵەکەت شێوازەکان چۆن من بۆ پەروەردەکردنی منداڵەکان. یەکەمیان چیە؟ ملاحەزەیە. دەربڕینی چییە؟ ملاحەزەیە. ملاحەزە یعنی چییە؟ تێبینی. کچم کوڕم وەرە من هەندێک تێبینیم هەن با پێت بڵێ. تێبینیەکان چنە؟ پێی دەڵێ ئاوە 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 بەس با زۆر نەبن بۆی کە ئیستیعابیکە بۆی کە وەریگریتن. با زۆر نەبن تێبی چکە تێبینی زۆر بوون یعنی ئێستا جاری وا هەیە ئەگەر 15 تێبینیانی لەسەرێک پێ بڵێ ئەوەی پێشەوەی لە فکر دەچن بەس هەوڵدا ئەگەر 15 تێبینی تەبن بە مانگە چی پێ بڵێ بە مانگە چی تێبینیەکە دووبارەکردنەوەی شتەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ دەفەرمێت لە 7 ساڵی منداڵەکانتان فێری نوێژ بکەن. ئەزانی بۆ خۆ لەسەری واجب نییە تا ڕادێتن چەند دووبارە بێتەوە ئەوە دەبێتە چ دەبێتە خوو عادەت بۆ ئەو منداڵەی فێر دەبێتن. یعنی تەماشەکەن عەفوەن منداڵەکانتان فێری سەلامکردن بکەن. دێتەوە سەلام ناکە بڵێ کوڕم سەلامێ بکە دێتەوە سەلام ناکە کچم سەلامێ بکە دەی هوردە هوردە لێی ڕادینی تاوەی لێدێ دەبێتە خوو فێری سەلامەکەی دەبی یانەوەتە کە سەلامی لێ دەکەی سەلامەکەی چۆن وەردەگریتەوە یان ڕێزگرتن لە گەورە یان بەزەی هاتنەوە بەگچکەی یعنی هوردە هوردە ئەو شتانە دەبێتە عادەت بۆ ئەو منداڵانە ئەوە دەبێتن. ئەو جا هۆکارێکی دیکە لە پەروەردەی منداڵ چییە؟ ئیشارەتە. ئیشارەتە جا بەدەست بە چاو بە تایبەتی لە ماڵان. جاری وا دەبین منداڵەکەت بێعارێ دەکاتن ئاوە چاوێکی لێ دەسوڕینی منداڵەکە لە جێی خۆی دادەنیشیت هیچ لێ نەکردو قسەت نەکردووە یان بەدەستینێ دەڵێ ئاوە لێ دەکەی دەڵێ دانیش منداڵەکە لە ئیشارەتەکەی دەگات یان بانجی دەکەی دەڵێ وەرێرە دانیش هەر بەدەستی چ قسان ناکەی دێ لە تەنەشتە تو دادەنیشیت. زەرورە منداڵ بە لوغەتی ئیشارە پەروەردە بکەی. ئاخیریشیان چێ خوشکە بە ڕێزەکانی خۆم ئامۆژگاری کردنە. زۆر زۆر زەرورە دایک و باوک دڵسۆزی منداڵەکانیان من دوو بە دوو لەگەڵیان دانیش عیبێکی هێچ کەسمان بێ عیب نین کەسمان بێ کەم و کوڕینین ئەو عیب و عارانەی کە هەنە دانیشین وەکو گوتم نەڵێ کچم وەڵا ئەوە عیبە ئەگە گۆتتەوە عیبە دەڵێ باوە ئەتو لەو تۆ عیبە ئەنگۆ لە زەمانێک ژاون ئێستانەکەەوە عادەتە عیبە نییە ئامۆدیلە کەواتە دەبێ بزانی عیبە و حەرام حەڵاڵ و بەرەڵایی لێک بکەیەوە. ئەو شتانە خوا زیارم بتوانین جیلێکی تەندروست جیلێکی سەلیم پەروەردەکەین. خوشکە بە ڕێزەکانی خۆم هەر کاتێک دایک و باوکان بەو شێوازە ڕێک و پێکە توانیان بەردەوام بن لەگەڵ منداڵەکانی خۆیان توانیان وەکو کامیڕەی چاودێری بن بە دوای منداڵەکانی خۆیان ئەوە جیلێکی واعی جیلێکە عاقڵ جیلێکی متەدەین جیلێکی بە ئەخلاق و بە ڕەوشت دروست دەکەن و لە دوای خۆشیان لە دوای مردنی خۆیان سوودمەند دەبن لەو منداڵانە. ئاخر قسەشم خوشکە بە ڕێزەکانی خۆم ئەوەیە سەرەتا باسیۆم کرد گوتم لە دوای مردنی خۆت منداڵەکانت دوعای خێرت بۆ دەکەن. ئەزانی کامە منداڵ دوعات بۆ دەکە ئەو منداڵی کە تۆ پێی وەماندوو بووی ئەو منداڵێک کە بەرهەمی تۆی پەروەردەت کردو بەڵام منداڵێک کە تۆ خۆت پێوەماندوو نەکردو نسحەتت نەکردو ئامۆژگاریت نەکردو ڕۆژێک لە ڕۆژان پێوەماندوو نەبووی ئەگەر لە دوای تۆ ببێتە قوتبی ڕەبانیش ئەتۆ لە هیچ شتێکی سوودمەند نابی لەو منداڵی. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.